سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەرهەم جەلالم خۆشحاڵم لە شەوێکی تری جامی جیهانی وڵاتی قەتەر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد ئەبمەوە ڕاستەوخۆ لە پەیجی شار پرێس و شار سپۆرت هیوادارم سەرسا ڕابکێشم بۆ گرنگترین ئەو پرس و بابەتانەی کا بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستمان دیاری کردووە. دیارە شۆکەکانی جامی جیهانی تیاوەکو زیاتر بچینە پێشەوە زیاتر ئەبێت، گەورەتر ئەبێت، قورستر ئەبێ و چاوەڕوان نەکراوتر ئەبێت. هەڵبژاردەی ئەڵمانیا دووجاری شکست هات، هەڵبژاردەی ئیسپانیا سەرکەوتنی بەدەستێنە، ئەمیش هەرلایەن خۆی سوپرایزێکی چاوەڕوان نەکراو بوو. بزانین ئایا یاری بەلجیکا و لەگەڵ کەنەدا چی لەخۆ ئەگرێت لە کۆتا یاری ئەمڕۆی جامی جیهانی وڵاتی قەتەردا. بینیشمان هەڵبژاردەی مەغریب لەگەڵ هەڵبژاردەی کرواتیا بە بێگۆڵ یەکسان بوون. ئەمەش جارێکتر پرسیار دروست ئەکاتەوە هۆکاری چییە هەڵبژاردە عەرەبەکان بەم ئاستەوە دەرکەوتون لە جامی جیهانیدا و هەتاوەکو ئێستا زۆر بەباشی هێناویانە لەگەڵ خۆیانە. ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن ڕاستەوخۆ چ سەرنجێ پێشنیازێکتان هەبێ لە ڕێ کۆمنتەوە بینوسن، من بە پێیتوانە هەوڵ ئەدەم وەڵامی ئێوەی بەڕێز و خۆشەویست بدەمەوە. هاوکات تیشک ئەخەینە سەر ئەو بابەتانەی کە جێگەی مشتومڕن و جێگەی قسەن لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستە تاوتوێی ئەەکەین. و بەڕاستیش کەمێ پێش ئێستا بینیمان هەڵبژاردەی ئیسپانیا نازام یعنی چ نایەکی لێ ئەنی هەڵبژاردەی ئیسپانیا بە کۆمەڵێک یاریزانی لاوەوە بە 18 ساڵ و بە 7 ساڵ و بە تێکڕای پێکاتە گاگەر سەیریگەی ناچێتە سەر و 25 ساڵ 7 گۆڵ نو کۆمنت. ڕاستە ئاشێ بڵێن هەڵبژاردەی کۆستەریکا ئاستی وەکو پێویست نییە، بەڵام 7 گۆڵ بۆ یاری گەورە و لە یەکەمین جامی جیهانیدا بەڕاستی جێگەی سەرنجە پێویست بۆەکە باشتر هەڵوێستە لەسەر هەڵبژاردەی ئیسپانیا کرێ. هەنگاونانی بەسەر قسەکانی خۆما قسەکانی خۆمان تێناپەڕێنین. ڕاستە یەکەمین یاری کۆمەڵی هەستیاری پێوە دیارە و یەکەمین یاری پێوەری سەرەکی نییە، بەڵام 7 گۆڵیش سروشتی نییە. جارێکتر منە قسەی دووباراکەمەوە مانگەشە و سەر ئێوارە دیارە بە تێکەڵێک لە کۆمەڵە یاریزانی لاو بە ستایلێک و فۆرمێکی یاری سەراپاگیری تەواو مۆدێرن بە بیۆری لویس ئەنریکی ئەو ئیسپانیایەمان بینی کە چاوەڕوان نەکراو بوو. 7 گۆڵ لە یەکەم یاری جامی جیهانی وەکو ئاماژەم پێکرد بە کۆمەڵە یاریزان بەم شێوازە بەڕاستی جێگەی سەرنجە ئەم هاوڕێن و سیوێتی بڵند بە ئەنچلۆتی و مۆرینۆ زێدان یاریوە ئەکرێت مەبەستی لەوەیە یاریەکەی ئیسپانیا بەم شێوازاکرێ بەڵێ هاوڕێ بێ هیچ دوو دڵیەک بێگومان یاری هەڵبژاردەی ئیسپانیا یاریکی مۆدێرن بوو. یاریزانەکانی هەڵبژاردەی ئیسپانیا بە تەواوەتی لا مەرکەزیەت ئەجوڵان جوڵەی بێتۆپ جوڵەی بە تۆپەوە. من پاش کەمێکی تیگا وردەکارەکەی بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست باس دەکەم. بەڕێزان شۆکی ئەمڕۆ شکستی هەڵبژاردەی ئەڵمانیا بوو. ئەڵمانیا بۆ پێینایەکی هەمیشە گەورەیە. شانبەشانی هەڵبژاردەی بەرازیل یەکێکە لەو هەڵبژاردانەی زۆرترین نازناو و زۆرترین جامی جیهانی هەیە. وڵاتێکە خاوەنی کللتوری تایبەتی خۆیەتی، وڵاتێکە سەقافەتێکی تایبەتی خۆی هەیە، وڵاتێکە مۆدێرنە لە هەموو ڕێکەوە بە تایبەتی لە ڕووی ئامادەسازی ئامادەکاری بۆ پاڵەوان تێگان. ئەگەر ئێمە سەیریکەین و سەرنج بدەین و بڕوانین هەڵبژاردەی ئەڵمانیا لە جامی جیهانی پێشوودا یەکێک بوو لەو هەڵبژاردانەی کە ستافی چێژلێنەری زیاد کرد بۆ شاندی هەڵبژاردەی نیشتیمانی ئەڵمانیا. مەبەست لەمە چی بوو؟ مەبەست لەمە ئەوە بوو کە پێویست ئەکات ئەو خواردنەی دەرخواردی یاریزانەکان ئەدرێ بە شێوازێکی زانستی بێت، واتە ستافێکی پسپۆڕی لێنانی خۆراکیان لەگەڵا بوو بۆ ئەوەی زۆرترین ڤیتامین و زۆرترین پڕۆتین بدرێ بە یاریزانەکان و لە یاریگاندا سوودی لێوەرگرن لە ڕووی توانای جەستەییەوە. بەڵام هەڵبژاردەی ئەڵمانیا کۆمەڵە گۆڕانکاری جەوهەری بەسەرا هاتووە و چاوەڕوان ئەکرا لەم جامی جیهانیە ئاستی وەکو پێویست نەبێت و بتوانێت نەتوانێت قسەیەکی جیاواز کاوێنەی مۆندیالەکانی پێشووتر. گۆڕینی ڕاهێنەر یەکێکە لە خاڵە هەرە سەرێکەکان. یعنی ئێمە ناڵین هەڵبژاردەی ئەڵمانیا دوورخینەوە لە پاڵەوانێتێکە یاخود چەنسی نینێ بۆ قۆناغی داهاتوو، بەڵام ڕاهێنەر هاینز فلیک لە جامی جیهانیدا ئەزمموی نییە لەگەڵ هەڵبژاردەی وڵاتێکی ئەڵمانیا زۆر یاری بەهێز و کاریگەری نەکردووە هەتاوەکو با بڵین زۆرترین یاریزان تێسکات. ئەمە خاڵێکی تر تەمەنی یاریزانەکانی ئەڵمانیا لە نوێرەوە هەتاوەکو جەمال مۆلاسا
کە تا ڕادەیەک ئەم یاریزانە لاوە بەڵام پێکهاتی هەڵبژاردەی ئاڵمانیا بەگشتی لەو هەڵبژاردانن وەلو پێکهاتانن تەمەنیان هەڵکشاوە. خاڵێکی تر ئەگەر سەرنج بدەین یاریزانەکانی هەڵبژاردەی ئاڵمانیا لە نێوان گەنج و لە نێوان لاودان، واتە با بڵین چینێکیان زیاتر نییە بەراورد بە چینێکی تریان، لە نێوان هەردووشانەیە، واتە ئەتوانین بڵین نیوە بە نیوە. ئەمە ژارێکتر کێشە بۆ هەڵبژاردەی وەکو ئەڵمانیا دروست ئەکات لە ڕووی ستایل و لە ڕێی شێوازی یاریکردنەوە. خاڵێکی تر ئامادەسازی هەڵبژاردەی ئەڵمانیا بوو، یعنی هەڵبژاردەی ئەڵمانیا بە کۆمەڵێک بارودۆخی بەرزونزم و شکست و ئەو بابەتەیانە هاو سەرکەوتناتە و پێش سەرکەوتنی هێنا، بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە هەڵبژاردەی ئەڵمانیا ئەوەندەی تەئکیدی لە کۆمەڵشتی ڕۆتینی کردەوە، ئەوەندەی تەئکید لە کۆمەڵشتی دەرەوەی تۆپی پێکرد، بینیمان هەتا پێش دەستپێکی یاریەکەش بەشێکی زۆر لە یاریزانەکان تەنانەت کەسایەتیە سیاسیەکان لەسەر ئاستی وەزیری دەرەوەی ئەڵمانیا شارەی هاوڕێگەسوازی ئەبەست. یعنی ئەمە هیچ خزمەتێکی تۆپی پێ ناکات. تۆ تەرکیزی هەموو یاریزانەکان بخەیتە سەر ئەوەی کە پشگیری هاوڕێگەسوازی بکەیت، پێویستەکە باجەکەی بیت. تەرکیز یاریزان ئێمە هەمیشە ئەیڵین لە پاڵەوانێتیە هەستیارەکانە، جامی جیهانی کێشێکە لەو پاڵەوانێتە پێویست ئەکات سەرنج بخرێتە سەر ئەوەی کە یاریزان بیر و هۆش و فکری ساف بێت. تۆ نۆیەر چۆتە ناو تۆڕی گۆڵەکەوە، لە ناو گۆڵەکەیە داوەری چوارەم و داوەری لا هاتوون پشکنین بۆ شارەی کاپنی نوێرەکەم بزان هیچ دروشمێکی ڕەگەسوازی هەڵنەگرتووە. یاریزان بەم بارودۆخەوە چۆن لە ڕووی لایانی تەکتیکیەوە سەرنجە خاتە سەر یاریەکە. ئەمە لە کاتێکە هەڵبژاردەی یابان زۆر بەباشی و زۆر بەوردی و زۆر بە ئاگایی ماوە لەگەڵ هەڵبژاردەی ئەڵمانیا کەوت، نەکەوتە شێرگاریگەری گۆڵی یەکەمەوە، تەواو سەرنجیان خست بۆ سەر یاریەکە، باوەڕ و متمانیان بەخۆیان هەبوو و لە ڕێی توانای جەستەی و توانیان پێش هەڵبژاردەی ئەڵمانیا کەون لە کۆتایی یاریەکە توانیان بە ئەنجامی دوو بۆ بەرامبەر بە گۆڵێک شکست بە ئەڵمانیا بێنن. ئەڵمانیا بە دڵنیایەکە لەو هەڵبژاردانی کە توانای ئەوەی هەیە بگەڕێتەوە توانای سەرکەوتنی هەیە، بەڵام ئایا ئەڵمانیا لە یاریەکانی داهاتوودا کە بەرامبەر هەڵبژاردەی ئیسپانیا یاری ئەکات بە بارودۆخی چۆن بێت؟ ئەگەر سەرنج بدەین هەڵبژاردەی ئەڵمانیا بەرامبەر هەڵبژاردەی ئیسپانیا یاریەکە، هەڵبژاردەی ئیسپانیا بینیمان بە جیازی 7 گۆڵ لە یاری ئەم شوا سەرکەوتنی بەدەستێناوە. ڕاستە بارودۆخەکە جیاوازە، ڕاستە دوو گەورە بکەونە بەرامبەر یەک هەلومەرجێکی جیاواز دروستەکەن، بەڵام لەگەڵ پێکهاتەکەی لویس ئەنریکیا بەڕاستی ئەبێ ئامادە بیت، هەم لە ڕووی لایانی دەرونیەوە، هەم لە ڕووی توانای جەستەییەوە، هەم لە ڕووی لایانی زیهنیەوە تۆ ئامادە بیت. تۆ ڕاستەوخۆ بەشداریت نەکردووە لە با بڵین ئەم تۆ ڕاستەخۆ بەشداریت نەکردووە لە یاریەکانە، کۆمەڵێک فشارت بۆ خۆ دروستکرەوە، کۆمەڵە سەرنجت هێناوەتە سەر خۆت، ئەمە پێمانەڵێت کە ئەنجامێکی باش چاوەڕێت ناکە. ئەمە پێمانەڵەیە کە ئەنجامێکی باش لە ڕێگەی تۆ نییە. لە کاتێکە هەڵبژاردەی ئیسپانیا بە دەرونێکی ئارام، بە دەرونێکی ئاسوودەوە پێشوازی ئەکات لە هەڵبژاردەی ئەڵمانیا. مۆلەر دوای یارەکە بە ئاشکرا و بەڕوونی وتی بەڕاستی تووشی شۆک بووم کە هەڵبژاردەی یابان ئاوا یاریان لەگەڵا کردوین و هەڵبژاردەی ئیسپانیا لە ڕێگەمانە بەڕاستی ئێمە ئیشمان قورسە. ئەگەر بێت و لە یاری دووەمە هەڵبژاردەی ئەڵمانیا شکست بێنێت بە ئەگەری ڕێژەی لە 180 ئەتوانین بڵین قۆناغی کۆمەڵەکان بۆ ئەڵمانیا قورس ئەبێت و قۆناغی کۆمەڵەکان سەخت ئەبێ بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا. ئەمە لەلایەکی ترەوە ئەگەر بێت و سەرکەوتن بەرامبەر هەڵبژاردەی ئیسپانیا بەدەست بێنێ تا ڕادەیەکی زۆر متمانە وەرئەگرێ و متمانی بۆ ئەگەڕێتەوە، بەڵام سەرباری هەموو ئەمانش هەڵبژاردەی ئەڵمانیا کوێچنماشی سەرەکی لەسەرە، نیشانەی پرسیایی سەرەکی لەسەرە، بەم بارودۆخۆ ئایندەی باش نابێت. ئەمە گرنگترین ئەو سەرنجانە بوو تایبەت بە هەڵبژاردەی ئەڵمانیا. هەرچی هەڵبژاردەی کرواتیایە، هەڵبژاردەی کرواتیا زۆربەی زۆر یاریزانەکان لە جامی جیهانی پێشووترا کە گەشتنە یاری کۆتایی بەشداری ناکەن، بەڵام بەلژیک یاریزانی ببورن کرواتی یاریزانێکی هەیە ئەیش لۆکا مۆدریجە. بەڕاستی ئەگەر کۆمەڵێک یاریزانی تری لەگەڵا بێت
ناڵین هاوتای خۆی چکە خۆی وابزان بە دەست دەرچووە و یەکێکە لەو یاریزانانی کە پێویستەکە حساباتێکی ورد و تایبەتی لەسەرکرێ بەڵام هەڵبژاردەی کرواتی هەڵبژاردەیەکی ئاسان نییە. ڕاستە مەغریب لە ڕووی توانای جەستەوە زۆر باش ماوە لەگەڵ هەڵبژاردەی کرواتیا کرد بەڵام ئافرم بۆ مۆدریچ لەگەڵ ئەو پێکاتە سەختەیە لەگەڵ ئەو پێکاتە توندیا لە ڕووی توانای جەستەیەوە یاریزانێکی تەمە 35 ساڵ بتوانێت بێ باشترین یاریزانی یاریەکە. ئافرم بۆ لۆکا مۆدریچ کە ئەزانین لە ڕیال مەدریدی شۆ بەچ بارودۆخی هاتوو ئەم وەرزە بەردەوام سەرەکی بۆ قورسایی دروست کردووە هەم لە خولیانەکانی ئیسپانیا و هەم لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا و لەگەڵ هەڵبژاردەی کرواتیاش ئەم ڕۆتوانی بێتە باشترین یاریزانی یاریەکە. بینە سەر هەڵبژاردەی ئیسپانیا. پێش دەستپێکی جامی جیهانی دەنگۆیەکی زۆر و فشارێکی زۆر لەسەر لویس ئەندریکی دروست کرا بەو پێی ئەم ڕاهێنەرە لە ڕووی هەست و سۆزەوە بڕیاریاوە و یاریزانی بانگهێشت کردووە تیاگۆ کاتارای بانگهێشت نەکردووە سێرجۆ ڕامۆسی بانگهێشت نەکردووە دیخێ بانگهێشت نەکردووە. ئەم بڕیاری لویس ئەندریکی باشە یاخود باش نییە ئەمە قسەیەکە و پێویستەکە لە شوێنێکی ترادا بنرێت لە جێیەکی ترا مامۆی لەگەڵاکرێت و ئێمە ئەم یاریش ئەم بینیوە ناڵێن لویس ئەندریشی تا سەرکەوتوو بۆ توانێتی پاڵەوانتێکە یەکلایی کاتەوە و توانیوێتی وەڵامی هەموو دەنگۆکان بداتەوە. ئەشێ دو یاری داهاتوو ئیسپانیا شکست بێنێت و لە قۆناغی کۆمەڵەکانە هەڵبژاردەی ئیسپانیا ماڵ ئاوایکە. بەڵام لێرەدا یەک سەرنجم هەیە کە بە گونجای ئەزانم باسیکە یعنی ڕاهێنەرێک بە 7 ساڵێک و بە 18 ساڵێک لە یەکەمین یاری گرنگترین و هەستیارترین پاڵەوانەتی کە جامی جیهانیە بە ڕێژەی لە سایە 85 و 87 تۆپی لە قاچا بێت و تۆپ گلباتەوە بتوانێت 7 گۆڵ تۆمار کات. یعنی تر من وەکو خۆم نازانم پاڵەوان چییە و پاڵەوان کێیە. لویس ئەندریشی نەیشارد یعنی پێش دەستپێکی جامی جیهانی ڕاهێنەرێکی زۆر ڕازگۆ بوو وتی من بەرشەلۆنەییم لەسەر شێوازی بەرشەلۆنە یاریەکەم و ئارەزوێکی تایبەتم هەیە بۆ ئەو شێوازە بەڵام ئەمە وەکو هەست و سۆز ناڵێم ئەمە وەکو لایانی زانستی ئەڵێم بینیمان یعنی کۆستەریکیان ون کرده بوو خنکاندە بوو. من وەکو خۆم بەڕاستی تێنەگەشتم هۆکاری کۆنتترۆلکردنی ئەم تۆپە چییە. تو یاریزانێکی وەکو ڕۆدریکە لە ماسەرسیە لە ناوەندی بەرگریارەکە ئەم هێنێت لە دڵی بەرگریاری پێکە جا ئەو کەسانی کە سەر بە یاری ڕێبازی گشتگیرن یاخو سەر بۆ شێواز و بۆ فۆرمەن ئارزی کۆمەڵی ڕیسکیان هەیە ئاات تاگەر تەنزێکە بوو ئەیان و گواردیۆلا ئەگەر سەرکەی و یاری کۆتایی یانە پاڵەوانەکان ئەچی هالان دەگا بە گۆڵپارێز. ئەم ڕاهێنەرانە کە سەر بەم شێوازن کە سەر بەم فۆرمەن ئارزوی ڕسکی زۆر تایبەتیانێ تۆ ڕۆدریگۆ بێنی لەگەڵ لە دڵی بەرگریاری پێ بکەی. ئێمە ئەیڵینەوە هەڵبژاردەی ئیسپانیا پێوەری سەرەکی هەڵبژاردەی کۆستەریکا نییە بەڵام تۆ بتانی 7 گۆڵ تۆمار بکەیت ئەمە ناسروشتیە ئەی بەجیازی 2 گۆڵ برداتەوە 3 گۆڵ تا ڕادێکی 4 گۆڵ برداتەوە ئەمانە هەڵبژاردەی ئیسپانیارێکی ئاسایی کردووە چاڕوانی ئەوی لێکرا بەڵام 7 گۆڵ بە دڵنیایە زۆر قورسە کاگڕێوار ئەڵێ سڵاوتان لەبێ سڵاو لە کاگڕێواری بەڕێزیش بەڕزان هەر بەڕزێک کۆمنتی هەیە پرسیاری هەیە لە کۆمنت پرسیاری خۆی هەبێ سەرنجی خۆی دابنێ من پشتیان بەخوای گەورەگەڵ ئەوێ بەڕێزە هەوڵ ئەدەم ستونێک لە گفتوگۆ دروستکەین و بتوانین پێکەوە گفتوگویەک بکەین سەبارەت بە گرنگترین یاریەکان. لە باسی هەڵبژاردەی ئیسپانیا ڕاهێنەر لویس ئەندریکێمە پێشترش بینیمانە یانی بەشێکە لەو ڕاهێنەرانی کە تاو لەگەڵ لە هەر شوێنێکە ئیش کات و لە هەر شوێنێکە کار کات ئێوە دەستکراوە بێت یعنی بەیەکێتی تۆپی پێی ئیسپانیایی بێکێتی تۆپی ئیسپانیایی وتووە بەڵێ من ئەبێ دەستکراوە بم خاوەنی قسەی سەرەتا و خاوەنی قسەی کۆتایی بم کێ بە گونجاو بزانم دای ئەنێم کێ بە گونجاو نەزانم لای ئەبم بەدڵی خۆم یاریزان بانگهێشتەکەم بەدڵی خۆم یاریزان لا ئەبم. یە خاڵ هەیە زۆر جێگەی سەرنجە من پێم وابێ هەماهەنگیەک و تەنسیقێک دروست بووە لە نێوان یەکێتی تۆپی ئیسپانیا لەگەڵ ڕاهێنەر لویس ئەندریشیە ئەیانێ ئەم پێکاتە بە جۆرە دروستکەن لە چەند ساڵی داهاتووە لە پاڵەوانەتی داهاتووە سوودی لێوەرگرن. من یەک نمونە بۆ بەڕستان بێنەوە لەسەر هەڵبژاردەی ئیسپانیا ئەو کاتە ئەگەر بیرتان بێ یۆرەی 2008 برد جامی جیهانی 2010 برد یۆرەی 2012 برد. کاگ ڕێوار ئەڵەکی یاری بەرازیل هەیە کاگ ڕێوارژان سبێنی شەڵا یاری بەرازیل لە کاژمێردا و ئێمە وەکو پیجی شار سپۆرت و لەگەڵ شار پرێسا ڕاپرسی ئێوەی بەڕێز و خۆشەویستیش وەرئەگرین و پێشبینی ئێوە وەرئەگرین بۆ ئەو یاریە سبێنێ کاژمێردا یاری هەڵبژاردەی بەرازیلە زەرتۆشەکان بە تەوسەوە چاوەڕوانن هەرچەندە پێم وابێت ترسیان لێ نیشتووە
چکە هەڵبژاردەی ئەرجنتین و هەڵبژاردەی ئەڵمانیا پەیامێکی نات کە چەنە گەورە بیت و چەنە کاریگەربی ئەشش کەسبێنی لە یەکەم یاریدا. بەڵام با چاوەڕوانکەین بزانین هەڵبژاردەی بەرازیل چی لە هەک بەدایە. بەڕێزان توێژینەوەیان کرد لەسەر هەڵبژاردەی ئیسپانیا هۆکاری چیە کە ئەوروپای داگیر کردووە. یەک خاڵ کە پێی گەشتنەوە جێگەی سەرنج بوو ئەوە بوو یەکێتی تۆپی ئیسپانیاوتی ئێمە زۆر گرنگیمان ناوە بە خوێندنگە وەرزشیەکانمان و لە کۆی نۆ یاریزانی سەرەکی هەڵبژاردەکەمان لاون و دەرچووی ئەو قوتابخانن. من پێم وابێ ئیتر یەکێتی تۆپی ئیسپانیا لەسەر ئەم بارودۆخە ئیشەکەوە لەسەر ئەم بارودۆخە کار ئەکات. کاک بڕواڵێ کاک بەرهەم پێ دوایە بەرازیل دوور بڕوات. کاک بڕوا هێڵی هێرشبردننی هەڵبژاردەی بەرازیل هێڵێکی تۆقێنەرە و من پێم وابێ هیچ هەڵبژاردەیەک بەرامبەر هەڵبژاردەی بەرازیل بوێری ئەوەی هەبێ بە کراوەی یاریکا. بەڵام هەڵبژاردەی بەرازیل ئەگەر لایەنی بەرگری چارەسەر نەکات پێم وا گرفتی بۆ دروست ئەبێت. تێستی هەڵبژاردەی بەرازیل قۆناغی کۆمەڵەکان نییە و چاوەڕوانی ئەوەی لەکرێ قۆناغی کۆمەڵەکان ببڕێ و بچێتە پێشەوە. بەڵام لە قۆناغی 16 کە سروشتی پاڵاوانێتیەکە بە جۆرێکی لێ تۆ ئەبێ کەمترین هەڵەکەی یەکڕاست پێویست ئەکات تیتی کار لەسەر ئەو کات لایانی بەرگری باشکات. لایانی بەرگریش چۆن باشە بێت واتە لە نیمار لە خیسۆس لە ڕافینا لەم یاریزان لە ڤینیسیۆس ئەمانە لە ڕووی بەرگریەوە بتوان لە پێشەوە پاڵەپەستۆکە لەسەر تیپی بەرامبەر بۆ ئەوی هەڵبژاردەی بەرازیل کەمترین تۆپ بگاتە ناوچی سزا. ئێمە چەندین یاریمان بینیە گەر بیرتان بیاری پایاری کۆتایی و بە ئەمریکا یعنی هەر تۆپێکێنە هەڵبژاردەی ئەرجنتین هەتا ناوچی سزای هەڵبژاردەی بەرازیل وەستانی نەبوو. ئەمە باشترین بەڵگەی و گزارشتە لەسەرەوەی کە هەڵبژاردەی بەرازیل لە ڕووی لایانی بەرگری و کێشەی هەیە پێویستەکە زۆر زوو چارەسەریکە. ئەگەر ئەم کێشەیە چارەسەرکە گومانی ئەوەی لێکرێت کە هەڵبژاردەی بەرازیل ئەم ساڵتوانێ قسەیەکی جیاوازیە بێت. هەرچەندە کۆمەڵێک سەرنجەیە لەسەر نامەسازەکانی هەڵبژاردەی بەرازیل لەو ئاستەیانە بن کە بتوانن ڕابەرایەتی هێڵی بەرگری و هێڵی هێرشبردن کەن و کۆیان بکەنەوە و بینێن بەیەکەوە. بەڵام بەهەرحاڵ هەڵبژاردەی بەرازیل ئێمە بە یەک دوو یاری ببینین و خاڵی لاواز و بێزی دەستنیشانکەین بزانین ئایا ئەو کاتە هەڵبژاردەی بەرازیل چۆن و بە چ شێوازێکە بێ. بەڵام بەپێی پێشبینی و پێی پێوەرە وەرشیەکان و پێی ئامادەسازی هەڵبژاردەکان هەڵبژاردەی بەرازیل بێگومانی شێکە بێت لەو هەڵبژاردانە چکە هەم ئەزمموی هەیە و هەم لە پاڵاوانێتەکە بەردەوام وجودی هەبووە و کۆمەڵە یاریزانی باشی هەیە و پێشم وا بێ تیتی یەکێکە لەو ڕاهێنەرانی باش لە سوپەنجەی لەگەڵ هەڵبژاردە و لەگەڵ پێکهاتەکە نەرم کردووە. ئەم هاوڕێمان ئەڵێ ئەو یاریزانانەی ئندریکی لە بارسا و سیتی بانگهێش کردوون هەمویان ئامادەن و فەلسەفە و ئەو شێوازی ئندریکی وەکو ناوی خۆیان شارەزان بۆیە بانگهێشکراون. ئێمە لە باسی خاڵە بێز و خاڵاوازەکانی جامی جیهانی هاوڕێژان ئەگەر بیرت بێ بەوردی باسمان کردوان ڕاهێنەری ژیر ئەو ڕاهێنەرێک کە یاریزانێک ئێنێ لە ستایلەکەی و نزیک بێت و ئەومان بیر نەچێت. یعنی لیویس ئەندریشی ئەوەندەی تەرکیز ئەخاتە سەر شێوازی گەیاندنی بیرۆکەکەی و ڕاهێنان بۆ بیرۆکەی تەرخانەکات ئەشێ ئەم کاتە لە شتی ترا سەرفکات و بەکار بخات و بینیمان لیویس ئەندریشی یعنی بە کەمترین کاتوانی وێتی فۆرمەکە و ستایلەکەی خۆی بگەێنە بە یاریزانەکان و زۆر بە جوانی هەزمیان کردووە. ڕاستە یاریزانی ڕیال مەدریدی تێدایە ئەتلێتیکۆ مەدریدی تێدایە سیتی تێدایە بەڵام ئەومان بیر نەچێت. یعنی هاوڕێیان بە ئەومان بەسەرات تێنەپەڕێت تاقیکردنەوەی ڕاستەقینەی هەڵبژاردەی ئیسپانیا کۆستەریکانی ئێمە با ببینی تیپێک لە پێشەوە پاڵەپەستۆ بخاتە سەر هەڵبژاردەی ئیسپانیا بزانین ئایا بەرگریکاران و گۆڵپارێز توانای ئەویان هەیە بە قاجیاریکەن و لەژێر فشارە بتوان بناغێکی هێرشی جوان و ورد بنیاد بنێن. پێویست من پێم وابێ هەڵبژاردەی ئەڵمانیا توانین بڵین پێوەری یەکلاییکەرەوە بێ بۆ ئەوەی قورسای هەڵبژاردەی ئیسپانیا ببینین لەگەڵ بۆ جامی جیهانی. بۆیە ناکرێت لە ئێستەوە هەڵسەنگانێکی ورد و هەڵسەنگانێکی دقیق بکەین و بڕیاریش بین بڕیارەکەش لە بەرژەوەندی هەڵبژاردەی ئیسپانیا بێ. بەڵام وەکو ئاماژە پێکرد یعنی بەڕاستی تۆمارکردنی حەوگۆڵ و ئەو شێوازە لە یاریکردنە سروشتی نییە بەڕاستی. ئەی تۆ لە یەکەم یاریدا لە هەمووشی جێگەی سەرنسەر ئەوەیە یاریزانەکان لاون. ئێمە ئازانین کە یاریزان لاو بێت معڕەزە بۆ کۆمەڵی خاڵ یعنی لەوانە بێتە ژێر کاریگەری بارودۆخەکان نەتوانێت پلانی ڕاهێنەر وەکو خۆی جێبەجێ بکات نەتوانێت ئەو ئەرکی لە یاریگادا بۆی دەستنیشان کراوە جێبەجێکە. بەڵام نازانم هەڵبژاردەی ئیسپانیا ئەو پرۆگرام کراون یاریزان شتێکی زیای ناکرد بەراورد بە یاریزانێکی تر. هەر سێ یاریزانەکەی ناوەڕاستی یانەی هەڵبژاردەی ئیسپانیا یاریزانیانی بەرشەلۆنن کە لە بەرشەلۆنێ ئەو تێ ناوەسازەکانی بەرشەلۆنە ئاستیان وەکو پێویست نییە گاڤیە پێدریا لەگەڵ سێرژۆ بۆسکێت و من هیوادارم ئەم مەسەجە بکات چکە من وەکو خۆم زۆر جار ئەو مناقەشەیەم کردووە بۆسکێت ڕاستە تەمەنی هەڵکشاوە ڕاستە لە ڕووی توانای جەستەییەوە
نیشانی پرسیاری سەرەکی لەسەر بەڵام ئەم شەو بۆسکەتان بینی چ کاریگەریەکی هەبوو و چ بەستەرەیەک بوو بۆیە بە دڵنیاییەوە ئێمە هەمیشە ئەیڵێن تیپی سیستەماتیک ئەبێ لە گۆڵوارەزەوە هەتاوەکو هێرشبەر وەکو خۆی بجوڵێت و ئەوەشمان بیر نەچێت لویس ئەنریکی ڕاستە ئەلڤارۆ مۆڕاتای هێناوەنەوە کە ئەمە هێرشبەری ژمارە 9 بوو بەڵام سەرەتا کە دەستی پێکرد پشتی بە هێرشبەری ژمارە 9 نەبەست کە ئەمە شێوازێکە من پێم وابێت لەگەڵ گواردیۆلا پێشتر تێستی کردو ئەمیش لای خۆی ئەوێت تێستی کات پشت بە هێرشبەری ناو بۆ کەس نابەستن بزانین ئایا لویس ئەنریکی درێژە پێدەری ئەم شێوازە ئەبێت یاخود یاخود ئەم شێوازە ئەکا بەنای خۆیەوە یان ناچکە گواردیۆلا کەم تا زۆر بە هێنانی هاالان ئەم سەرنجەی لە بیر و هزری هەمووانە کاڵ کردەوە بەڵام بزانین لویس ئەنریکی بەردەوام ئەبێ یاخود نا بەڕێزان ئەمە گرنگترین ئەو خاڵانە بوو کە باسمان کرد بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست دیارە کاژمێر دەش بە کاتی کوردستان دوایین یاری ئەمڕۆ لە نێوان هەڵبژاردەی بەلجیکا لەگەڵ هەڵبژاردەی کەنەدا بێ هەڵبژاردەی کەنەدا هەڵبژاردەی بەلجیکا ژێشێکە لەو هەڵبژاردانەی بە دڵنیاییەوە هەڵبژاردەیەکی زۆر بەهێزە لە ڕووی تاکی یاریزانەکان وەم پێکاتەکەش لە بەردەستی منایە پێکاتی بەلجیکا بە شێوازی 3-4 یاریەکات هاوکات هەڵبژاردەی ئەمریکاش بە شێوازی 3-4-2 یاریەکات با چاڕانکەین ئەوەی کە چاڕان ئەکرێت هەڵبژاردەی بەلجیکا بتوانێت قسەیەکی جیازکە چکە کۆمەڵێک یاریزانی بەتوانایکی ینی لەوانە گاراسکۆیە هازاردا دیبرۆینە کۆمەڵێک یاریزانی زۆر بەهێزە کۆرتوای گۆڵپارێزە کە ئەتوانێت قسەیەکی یەکلایکەرەوە کاتومە بینیمان پارساڵە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا چ قسەیەکی جیاوازی پێبوو بۆیانە ڕیال مەدرید بەڵام کێشی هەڵبژاردەی بەلجیکا ئەگەر مارتینێز نەتوانێت زۆر زوو چارەسەریکا پێم وابێ گرفتی بۆ دروستەکە لەسەر ئاستە گشتێکە کێشانی ینی وەکو تاکی یاریزان تۆ سەیری کۆرتووە هازار دیبرۆین باستوای ینی کۆمەڵە یاریزانی زۆر باش و کاریگەرن بە دڵنیاییەوە ئەتوانن جیاوازی دروستکەن هەڵبایەکەمین یاری هەڵبژاردەی بەلجیکاش ببینی لەگەڵ هەڵبژاردەی کەنەدا هەرچەندە کەنەداش ناکرێت بە پێوەری سەرەکی بۆ هەڵبژاردەی بەلجیکا بەڵام بە چاڕانکەی بزانێکی لە هەکبەی هەڵبژاردەی بەلجیکادایە بەڕزان لە کۆتاییدا ئەمەوێ ئەنجامی تیر و پشکی ئەم شەویش بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاشکراکەین و ئەمان بیر نەچێت لە پەیجی شارپرێسەوە زیاتر لە 1500 کۆمنت هاتبوو ئێمە دەستخۆشی لا تێگڕای ئەو هاوڕێ و ئەو بەڕێزاناکەین کە کۆمنت ئەنووسن و داوای لێبوردنیشان لەکەین کە ناتوانین یاخود کەمترین شانسیان هەیە بۆ بەدەستێنانی خەڵاتەکە ئیشاڵڵا ئەگەر بارودۆخێ بێتە پێشەوە ئێمە هەوڵ ئەدەین هەم خەڵاتەکان زیاترکەین و هەوڵ ئەدەین زۆرترین هاوڕێش بتوانێت بەشداریکەن واتە لە هاوڕێکەوە بیکەین بەسییان یاخود بیکەین بەدوان بەڵام بە دڵنیایی و هەرچەندە زەختێکی زۆری شەبێ لەسەر ئێمە و بە تایبەتی لەسەر هاوکارەکانم کە یعنی سەرنج بدەن 1500 کۆمنت بەس لە پەیجی شارپرێسەوە نزیک 1000 کۆمنت لە پەیجی شار سپۆرتەوە کە ئاگاتە نزیکی 2000 و من هیچ گومانمیە لە ماوەکانی داهاتوورە ئەچێتە سەر و 5000 کۆمنتەوە جیاکردنەوەی هەروە ئاسانیە هیوادارین هاوڕێیان بە گەوری خۆیان لە کۆمەڵە بارودۆخ هەیە تێبگان بەڵام ئێمە بەوردی یعنی هەڵسەنگان نەکەین و ناوەکان ئەنووسین و بە دوواداچوون ئەکەین و داواش لە هاوڕێیان ئەکەین بە ئەکاونتی فەیک بەشدار نەبن چونکە ئەگەر بێت و ناو پێشبینەکەشیان ڕاست بێت نابنە خاوەنی خەڵات بە داوای لێبوردنەوە ئەگەر هاوکارانم بتوانن ناوی ڕاستەکانمان بنێ بۆ پێشبینی هەڵبژاردەی فەڕەنسا لەگەڵ هەڵبژاردەی ئوستورالیا کە ئێمە ڕاپرسی ئەوی بەڕێز و خۆشەویستمان وەرگرت دیارە هەڵبژاردەی فەڕەنسا توانی بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتن بەدەست بهێنێت و پێشم وابێت ئێستەوە تیر و پشکی شەوی داهاتوو ئاشکراکەم هەرچەندە بەوردی باسەکەین کەس پێشبینی ئەوی نەکرد بوو 7 گۆڵ بەرام بە 7 گۆڵی خیان هەڵبژاردەی ئیسپانیا سەرکەوتن بەدەستبێنێت بەڵام بە دڵنیایەوە بەوردی سێرچی هەموو کۆمنتەکانەکەی نەک هاوڕێک ئەوەندە بەختی هەبی ئەوەندە شانسی باش بێ پێشبینیۆی کردبێت کە هەڵبژاردەی ئیسپانیا بە 7 گۆڵ سەرکەوتن بەدەستێنێت ئەمە ناوی ئەو بەڕێزانەیە کە پێشبینیەکانیان ڕاست بووە بۆ هەڵبژاردەی فەڕەنسا و هەڵبژاردەی ئوستورالیا یا ئەڵڵا دیارە بەڕێزان براوەی ئەم شەو بەڕێز کاک جێگر عەلیە کاک جێگر هیوای سەرکەوتنت بۆ خوازین پیرۆزە هیوادارین هەموو کاتێ چانس و بەخت یاوەرت بێ داوا لە بەڕێز کاک جێگر ئەکەین لە ما 24 کاژمێری داهاتوو نامەیەک بنێرێ بۆ پێیج بە مەبەستی وەرگرتنی شێوازی خەڵاتەکەی و جۆری خەڵاتەکەی دووبارە پیرۆزە کاکە جێگر هیوادارین شانس و بەخت یاوەرت بێ کاک جێگر عەلی براوەی ئەم شەوی
شار پرێز بوو داوای لێبوورنێکی زۆر لەم هاوڕێیانە ئەەکەین یاریەکان بەردەوامیان هەیە پێشبینیەکان بەردەوامیان هەیە ئێمە لە سبینێدا پێشبینی بۆ دوو سەرنجەکەین یەکێکیان ئەوەیە کە کریستیان ڕۆناڵدۆ چەند گۆڵ تۆمارەکات و هەڵبژاردەی بەڕاست لەگەڵ سربیایە ئەنجامەکەیان چۆن ئەبێت بۆ ئەوەی زۆرترین هاوڕێت شانسی هەبێت وەکو ئاماژەم پێک ڕاستە لە شەرشانی ئێمە قورسە و ئەرکمان سەختەکات بەڵام لە دوجارە ئێمە ئاماژمان ئەوەیە زۆرترین هاوڕێ و زۆرترین بینەر چانسی بەشداریکردنیان هەبێت هیچ شتێکم نەماوەجگا لە ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە پشتیان بەخوای گەورە سبەی شەویش کاژمێرنەوە یەمەوە خزمەتی ئێوە ڕێزی بەرهەم جەلال قبوڵکەن کاتێکی شاد بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست.